قورئانی پیرۆز چەندین ئاەت لە لاپەڕە مبارەکە و پڕبەرەکەتەکانیدا بەم باسانە تۆمار دەکا بۆمان دەژێڕێتەوە کە لە پێش ئاینی ئیسلامدا چۆن میلەت ماڵ و خێزان سەیری کچیان دەکرد خاڵی یەکەم هەرکە پیاوێک موژدەی دەدرایە مناڵێک ڕای دەکرد بۆ ئەوەی موژدە بدا بە پیاوی ماڵەکە بە باوشی مناڵەکان بڵێ کچتان بووە مناڵێکی بشکۆلە هیچی نەدەزانی کابرا لە سەربان کاتێکە خێزانەکەی ئەو کاتە خەستخانە و شن نەبووە لە ماڵەوە مامانی لابوو خەریکی مناڵبوون بوو ئەو لە دەرەوە یان لە سەربان پیاسەی دەکرد و دەهات و دەچوو چاوەڕێی ئەوە بوو بزانە مناڵەکەیان کوڕ دەبێیان کرد قورئان ئەو دیمەنەی تۆمار کردو دەفەرمێ کاتێ مناڵێکی بچکۆلەیان کەسێک ڕای دەکرد دەیگوت مام فڵان کەس کاک فڵان کەس وەڵا کچتان بوو هەرکە ئەم قسەی دەبی زۆک و گولەیەک لەسەر دڵی دەن خوا دەفەرمێ وإذا بشر أحدهم بالأنثى ظل وجهه مسودا وهو كظيم کاتێ موژدەیان بۆ دەبر مناڵێکی بچکۆلە داوای موژدانەی دەکرد کاک فڵان کەس مامە فڵان کەس موژدە لێبێ کچێکی جوانکیلەتان بوو دەفەرمێ باوکەکە کاتێکە ئەم قسەی دەبیست دەموچاوی یەک پارچە ڕەش هەڵدەگەڕا چونکە ئینسان 55 ماسوول کە بەس لە دەموچاوە هەیە هەر وەختێ خەبەرێکی خۆش یان ناخۆش بە مرۆڤ بگات لە دەموچاوە دەخوێنرێتەوە خوا ئەو ئیعجاز عیلمی بۆ ئێمە باس کردووە ئەفەرمێت دەموچاوی ڕەش هەڵدەگەڕا وهو کەظیم بەڵام ڕقەکەشی لە ناو سینە پەنگی دەخواردەوە جا ڕق دەری بڕی هێشتا باشترە وەکو مەنجەڵێکی بوخار خەریکی تەقیم بێ سینەی ئاوا پڕ دەبوو لە ڕقوقین يتوارى من القوم من سوء ما بشر به خوا دەفەرمێ ئەمجا پیاوەکە دەڕۆی دەرگای لەسەر خۆی دادەخست و کڵۆمی دەکرد نەکەسی دەبینی و نەدەهێش کەس بیبینێ نەخواردن و خواردنەوەی دەخوارد و مانی دەگرت و لە ژوورەوە لە سەد دەموچاو دەکەوت خۆی لە خەڵک دەشاردەوە دەیگوت ئای شەرمەزار خۆم خۆ کچمان بوو ئەمجا دەفەرمێ ئەیومسیکه على هون ئەم یەدوسه في التراب بیری دەکردەوانە دەیگوت باشە چی بکەم باشە بیهێڵمەوە بە چاوی سوک سەیری کەم خزمەتکاری پێ بکەم لە میرات بێبەشی کەم گەورە بە بچوشی پێ بکەم ئەمانەی پێ بکەم بیهێڵمەوە بیری دەکردەوە ئەم یەدوسه في التراب یان بە زیندویی بیخەمە چاڵێک و بیرێکەوە لە ناوی بەرم ئەلا ساء ما يحكمون خوا دەفەرمێ ئای کە بڕیارێکی هەڵە و نابەجێیاندا کەواتە خاڵی یەکەم هەرکە لەگەڵ بیستنی موژدەی لەدایک بوونی کچە دەموچاویان ڕەش هەڵدەگەڕا و ماڵ ئاژاوەی تێدەکەوت و نان و ئاوی لێ حرام دەکرا خاڵی دووەم دایان کوشتن قورئان دەفەرمێ باوکەکە دەهات دەستی دەخستە سەد دەمی مناڵەکە هەتا هەناسەی دەدەبڕی ئەو مەلۆت کە ساوایە ها ئیسلام چی بۆ ئێمە هێنا ئافرەتانی بەڕێز وەڵڵی هەر مرۆڤایەتی بەگشتی ئەوە ئیسلام هەمووی تۆمار کردووە لە قورئانە وكذلك زين لكثير من المشركين قتل أولادهم لكثير زۆربەی هەر زۆری بتپەرستەکان ڕقیان لە کچ بوو کە ڕقیان لە خوا هەڵدەستا دەیانگوت خوا خاوەنی کچە خوا کچی هەیە نەعوذ بالله کچیان هێندە پێخرا بوو دەیاندا پاڵ دوژمنی بتەکانیان کە خوای تاکو تەنهایە خوا دەفەرمێ بۆ یەکتریان دەڕازاندەوە هانی یەکتریان دەدا کە مناڵەکەت کچ بوو بڕۆ بیکوژە هەبوو سەری دەبڕی هەبوو دەستی لەسەر دەمولوتی دادەنا حتا ئەو مەلۆت کە کچەی دەخنکان نەیدێش هەناسە بدا خاڵی سێم ئەوەندە بە خراپی باسی کچ کرابوو ئەوەندە جاری وایە بۆ نمونە تەلەڤیزۆن ئەوەندە باسی شتێک دەکا حتا بڕوات پێ دەکا هەموو ڕۆژە دەیبیستی ئەوانیش ئەو کۆمەڵگایە ئەوەندە باسی خراپی و شومی و بەدی و عاری کچ کرابوو دایک ئاخر زۆر میهرەبانترە لە باوەک دایک بەو هەموو ناڕەحەتی مناڵەکەی بە سکەڵ گرتبوو چونکە ئەو کاتە سۆنەر نەبوو زوو لە باریبەری هەتا لە دایک نەبووانی دەزانی چییە کاتێک کە ئەو دایکە بەو هەموو ژانەوە لە دایک دەبوو منداڵەکە ئەو مەمکانەی پڕ بوون لە شیر ئەوەندەیان زەممی کچ کرد بوو دایکەکە منداڵەکەی خۆی دەکوشت سبحان الله دایک مناڵی خۆی دەخنکاند و سەری دەبڕی بەس لەبەرەوەی کە کچە نەیدێش ئەو مەمکانەی بخوا بیخاتە دەمیەوە قورئان ئەوەش دەفەرمێ کاتێ ئافرەتان هاتنە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا فەرمووی ئێوە بە شەرتێ دەبنە ئەهلی ئیمان شەریک بۆ خوا قەرار نەدەن دزی نەکەن ولا يقتلن أولادهن منداڵی خۆتان نەکوژن يعني أما بو بدياردا يشل سيماء أفرتي أهل إيمان بيغمبر دي فرمو أجر أم إسلامتيات قبول ده وعد وبالين بدي كز نكوجي أي نخوا قبول الناك بأفرتي إيمان دار دايق من دالي خوي دكوش تنها لبرخاتي ويككشا شوارم زنده بچال كردن واتا نەک ئەوەی بیخنشێنیان سەری بڕێ دەهاتن قەبرێکیان بۆ هەڵدەخەن یان بیر هەبوو وشک بوو یان بیرەکە بۆ گەناوە بوو مناڵەکەیان دێنا سەرەوە بنتیان دەکرد حتا بۆ خۆی لێدا یان لەژێر ئەو گڵەدا دەمرد
خوا لە قورئانە باسی ئەوەش دەکات دەفەرمێ وإذا الموءودة سئلت بأي ذنب قتلت لە ڕۆژی قیامەتە ئەو ڕۆژەیە کە مناڵی زیندە بە چاڵکراو کچی زیندە بە چاڵکراو لێی دەپرسێ خوا لێی دەپرسێ کچۆڵەی بێگوناه تۆ لەسەر چی گڵت بەسەرا زیندە بە چاڵکرای علەمای تەفسیر چەند جوانیان فەرمووە دەفەرمون باشە ئەو مناڵە مەلۆتکەیە خۆ بە مناڵی ژێرخاک کراوە بۆ خوا لە قاتڵەکە ناپرسێ بفەرمێ هەی تاوانبار ئەم کچە بچکۆلەت بۆ ژێرخاک کرد بە بێگوناه دەفەرمێ ئەوەندە خواڕقی لەو تاوانبارەیە ئەوەندە خواڕقی لەو کەسەیە لەو باوکەیە لەو مرۆڤەیە کە کچەکەی زیندە بە چاڵ کردووە خوا هەر نایەوێت لە حزوری خۆیدا ئامادەیکە خوا هەر نایەوێت بۆ ڕقیش بێ قسەیەکی لەگەڵ بکە واتە ئەوە خراپترین کەسن لە ڕۆژی قیامەتە خوا لە مەلۆتکەکە دەپرسێت خۆ تۆ هیچ تاوانێکت نەبوو بۆ ژیندە بە چاڵکرای ومێدەوارم کە ئەو منداڵە بچکۆلە کچانەی ئێمە کە لە ئەنفالەکاندا بە شۆفڵ بە زیندوی گڵیان بەسەراکرا خوا ئەوەندە ڕقی لەو مجریم و تاوانبار و هاوکارەکانیانە لە ڕۆژی قیامەتە هەر ناهێڵێ بە دیداریشی شاد بن و قسەیەکیشیان لەگەڵا بکە لە مەلۆتکەکان دەفەرمێ ئێوە بێتاوان بوون جاری واشە بوو کچەکە گەورە دەبوو دایک زۆر دەپاڕایەوە دەیگوت ئەو خوا بە ئەم کچە نەکوژین گەورە دەبێ زرعاتمان بۆ دەکا ئیشی ماڵداریمان بۆ دەکا مەڕمان بۆ دەدۆشێ خوشتر بەخێو دەکا حتا کچەکە وەختی بە شودانی دەهات باوکەکە لێی دەگەڕا کە خوازبێنی کەری پەیدا دەبوو سبحان الله ئەمجا باوکەکە غیرەی نەفامی دەجوڵا ئەگوی هەیە ئەوجا خوازبێنی کەری بۆ هات ئەوجا خەڵک دەوری خولی ماڵەکەمدا و تەماح لە کچەکەم کە دەیبرد دەست و قاچی دەبەست و بە زیندوی فڕێ دەدایە چاڵێکەوە حتى زۆربیان دەژێڕنەوە وەڵڵای حتا ئاخر هەناسی گوت تو خوا بابەجان ڕەحمم پێ بکە بەڵام ڕەحم لە دڵێکە نامێنێ کە ڕەحمی خوای تێدا نەمێنێ ڕەحم لە دڵێکە نامێنێ کە سۆزی بەزەی خوای لێ هەڵبژیرێ هەتا قیامەت هەروایە والله ئەوەی ئەم ڕۆژ بەزەی بە خەڵکا دێتەوە بەس ئیماندارە ئەوەی کەوا خوێنی خەڵکی لا هەرزانە هەر ئەوەیە کە ترسی خوای لە دڵانیە